لە دوێنێەوە باسیەوەیە گوایە لە کەلار ئاوی ماڵێک بەردراوەتەوە ئێسکی تیا بۆ پارچەیەس کاردانەوەکان لەسەرەوە بەردەوامە و بەڕێوەبەراتی ئاویش دەڵێت لیژنیان پێکێناوە و لێکۆڵینەوەکانیان لەسەر ڕاستی و دروستی و بابەتە بەردەوامی هەیە. لە لایەکی تریشەوە هەواڵی خۆش ئەوەیە کە لە ئەم شەوەوە لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان بارانبارین دەست پێ دەکات و پلەکانی گەرماش دادەبەزن. سڵاوتان لێبێت. لا دوێنێەوە باسی دەرکەوتنی چەند پارچە ئێسکێکە لە کەلار کە گوایە لە ناوبۆری ئاوی ماڵان لە کاتی هاتنەوەی ئاو لا گەڕەکی ڕاپەڕین دەرکەوت بێت. هەرچەندە بەڕێوەبەراتی ئاوی کەلار ئەوەی ڕەت کردەوە کە شتێکی وا ڕوو بدات، بەڵام ئەمڕۆ لە ڕێگەی لیژنەیەکانەوە سەردانی هەندێک ماڵ دەکەن بۆ ئەوەی دڵنیا ببنەوە. ساڵح سلێمان لێ پرسراوی هۆبەی کۆنتڕۆڵی جۆری بە 964 وت یەکەم جارە حاڵەتی لەو جۆرە هەبێت و بە حاڵەتێکی نامهۆ و دەگمەنی زانی، بەڵام دەشانەوێت دڵنیا بنەوە لێی. وتیشی ئەمڕۆ با مەدانی هاتوونەتە گەڕەکەکە نمونەی ئاومان لەو ماڵە وەرگرت کە دەوتێت وردە ئێسک لە ناو بۆری ئاوەکەیان هاتۆتە دەرەوە. نمونەی ئاوی چەند ماڵێکی دیکەی دراوسێی ئەو ماڵەشمان وەرگرت بۆ ئەوەی پشکنینی بۆ بکەین و دڵنیا ببینەوە. ئەگەر پشکنینەکان پاک من لە ماوەی 24 کاتژمێری داهاتوودا ئەنجامەکان دەردەکەون، ئەگەریش پشکنینەکان پاک نەبن 48 کاتژمێری پێویستە. کاکەیەکانی هەڵەبجە و سلێمانی و کەرکووک ئەمڕۆ لە شنگالن، هەم مۆسیقا دەژەنن و هەمیش ئەو 5,000 قەڵەم هەنارەیان بە دیاری پێدەن کە لە هەڵەبجە و هەورامانەوە بۆیان ئامادە کردوون بە مەبەستی چاندن و پەرەپێدانی هەنار لە سنووری شنگال. هاتنی کاکەیەکان بۆ شنگال لەلایەن ڕێکخراوی ماڵی پێکەوە ژیانەوە ڕێکخراوە. دەڵێن ئاماجمانەوەیە لە نێوان ئاین و نەتەوە و پێکاتەکان ئەو پەڕی پەیوەندی بەهێز دەبێت. دکتۆر میرزادنایی دامەزێنەری ماڵی پێکەوە ژیان لە شنگال بە 964 وت یەکەم جارەشاندێکی هونەری کاکەیی دێنە شنگال. دەمانەوێت هەم برایەتیمان بەهێز و هەم تێکەڵاوەیەکی بەهێزتریش لە نێوان کللتور و هونەری ئێستی و کاکەیەکاندا هەبێت. هەردوو تیپی هونەری هەمڕازی کاکەی و میرزەوی ئێزیدی ئاهەنگێکی هاوبەش بەڕێوە دەبن و شاندەکەش سەردانی گوندی کۆجۆ و ئەو ناوچانە دەکات کە کۆمەڵکوژیان تیادا ڕوویدا. لەناو مانگی ڕەمەزانی پیرۆزین و هاکا لە دەرگاتاندرا بە ناوی ژینگە پارێزان داوای پارە و جەژنانەتان لێ دەکرێت. ئەمان لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان ڕوو دەدات، بەڵام دەبێ وریابین ئاخۆ ئەوانەی داوای پارە و جەژنانە دەکەن بەڕاست ژینگە پارێزن. ماوەی 2 ساڵە قەزای ئاکرێ بەدەست ئەو سوالکەرانە گیری خواردووە کە بە ناوی کاربەندی کۆمپانیای ژینگە پارێزیەوە داوای جەژنانە لە هاوڵاتیان دەکەن. کار گەیشتۆتە ئەوەی پۆلیس ئاگادار بکرێتەوە و ڕێکار بگیرێتە بەر. پۆلیسی ئاکرێ دەڵێت وا ئاگادارکراونەتەوە کە لەم چەند ڕۆژە لە چەند شوێنێک داوای پارە لە هاوڵاتیان کراوە. ئەوانیش ڕێکاری خۆیان گرتۆتە بەر و داواش لە هاوڵاتیان دەکەن لە هەر شوێنێک حاڵەتی وا بینرا بەم ژمارەی هێڵی گەرم 104 پەیوەندیان پێوە بکەن. هەروەک حەسەن گەرمیانی هونەرمەند بە دەنگە ئەفسوناویەکەی دەڵێت دیسان بارانە، بەڵام ئەوە تا کەشناسی هەرێمیش دەڵێت ئەم دوو ڕۆژە دیسان بارانە و لە ئێوارەشەوە لە هەندێک ناوچە دەست پێ دەکات. بەپێی پێشبینەکانی کەشناسی هەرێم لە هەر یەک لە ناوچەکانی سلێمانی و هەڵەبجە و کەرکووک و ئیدارەی گەرمیان نمە باران و بارانی مامناوەن دەبارێت، بەڵام لە نیوەشە و پارشەودا بارانبارینەکە زۆر دەبێت و زۆربەی ناوچەکانی هەرێم دەگرێتەوە و هەورە تریشقەشی لەگەڵ دەبێت. جا خۆشیەکەی لەوەدایە لەگەڵ بارانەکە لە ناوچە شاخاویەکان بەفر و کرێوە دەبارێت و بەیانی زوو تا دەوروبەری نیوەڕۆژ بارانەکە بەردەوام دەبێت. سەرنجتان ڕاتێکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 964 هەیە. دوانیوەڕۆی ئەمڕۆ وەزارەتی کارەبا ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە و ئاگاداری نامەیە کە لە ڕاستیە بۆ چەند گەڕەکێک کە دەکەونە سنووری 120 مەتری هەولێرەوە باس لەوە دەکات کە تاقیکردنەوەیەکی توانای کارەبایی هەڵدەستن بە ئەنجامدانی تاقیکردنەوەی فشاری سەرتۆڕەکانی کارەبا لەو سنوورە بۆیە ڕەنگە بۆ چەند کاتژمێرێک کارەبا ببڕێت. ئاگادار من لەوەی کە هیچ خەلەلێک ڕوو نادات لە کارەبا بڕینەکە، تەنها ئەوەیە کە تاقیکردنەوەی فشاری سەرتۆڕەکانی کارەبا دەکەن بۆ ئەو ناوچەیە. ئێوە دەزانن شەقامی 120 مەتری هەولێر زیاتر لە 36 کیلۆمەترە بە بازنەیی، زۆرێک لە گەڕک کەوتۆتە ناویەوە ئێستا بەوەی فراوانی هەولێرەوە.
بۆیە ئەو تاقیکردنەوەی ئەنجام بدرێت لە کاتژمێرەکانی داهاتوودا ڕەنگە کارەباکە تووشی بڕین ببێت. وەزارەتی کارەبا پێشوەختە ئاگاداری وڵاتیان دەکاتەوە کاڵێ ئەوە هیچ خەلەلێک نییە و ترستان نەبێت، تەنها ئەوەیە کە و تاقیکردنەوەکەی بزانین فشاری سەرتۆڕەکانی کارەبا لەو سنوورە چۆنە و چۆن نییە. ئەماواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێک شات بۆ هەموو لایەک.